هانیان زۆرم کە خەفەت نەخۆم کە زاڵ بم بەسەریە خاستان مێردەکەم زۆر تەسیری هەبوو شکر بۆ خوا دەردەنێرێ و شفاشەنێرێت بیداهەیە زۆر ناخۆش بکەم بەڕاستی تووشی ئەم نەخۆشیە بووم بەڵام قسەی دکتۆرەکان عیلەکەم بە دەرەجەی یەک زۆر دەوری هەبوو لەخوا بە زیابێ زاڵ بووم بەسەریە و تێمپەڕاند پێویستی بە چی بوو لێ؟ بداية أبي بشكنين بكيت من بيج وقت بشكنين من كردبو تقريبا 6 سال خم إهمال كرت بس دواي أوا كتمو بو بشكنين ودي هيجي وانية بلام تركتو بربوشتكا كهاتمو ولا دكتورة كم يعني بوكردم زرعي بوكردم ودي توتوشي أو نخوشي أبوي أبي سنة لابريت باسی ئەو ساتەم بۆ بکە کە پێیان ڕاگەیاندی کە توش بووی چی بوو؟ والله زۆر ناخۆشە بەڕاستی یعنی هەچ کەسێک ئەوەی پێ بڵێن بەلای زۆر ناخۆشە بەڵام ئەوە نیە کە ئێمە ئەترساین دەی شکر بۆ خوا دەردەنێرێ و شفاشەنێرێت الحەمدولله چارەسەرەکە هەیە عیلاجەکە هەیە شکر زۆر بەباشی تێمان پڕاندووە. دۆخی خێزانەکەت چۆن بوو لەو کاتەیە بۆ نمونە ئەوان کەوتنە چ دۆخێکەوە؟ ئەوان زۆر بەڕاستی خەفەتیان خوارد بەڵام پاڵپشتی من بوون یعنی هانیان زۆرم کە خەفەت نەخۆم کە زاڵ بم بەسەریە خاستان مێردەکەم زۆر تەسیری هەبوو زۆر سوپاسێکم لێرەوە دکتۆرەکەم دکتۆرە سەناریە دکتۆرە نارین ئەوان زۆر هاندەرم بوون کە زاڵ بم بەسەریە کە بجەنگم لەگەڵیە الحەمدولله کە ئیستا باشم. لەم نەخۆشیە چ شتێک زۆر پێویستە کە بکرێت؟ ڕۆتین ڕۆژانی خۆت چی بوو؟ ڕۆتینی ڕۆژانی خۆم چییە؟ هەتا ئەتوانین توخمان دوورخینەوە لە شیرینی خواردن شەکر ورەمان نەڕوخێت ورەمان بەرز بێت ئەوانەی بڵین ئەو عیلاجانی کە دکتۆر بۆ دائنێت بەڕێکوپێکی بەکاری بێنیت بڵین ئەو موعیدەی کە دکتۆر دایئەنێ ئەو ڕۆژە بچیت ئیهمالی نەکەیت خۆ پشتگوێ نەخەیت ئەوانە زۆر دەوری هەیە. چ شتێک زۆر لە بیرێ ناچێتەوە لەو کاتێک کە تا زاڵبی بەسەریە کە دکتۆرەکە پێیوتم تووشی ئەم نەخۆشیە بووم زۆرم بەلاوە ناخۆش بوو لەگەڵ خەفەت خواردی خێزانەکەم زۆر بەلامۆ ناخۆش بوو کە خەفەتیان خوارد. ئەوە چیان بە ئەنجام گەیانی پزیشکەکان؟ گیان پزیشکەکان چیان بۆ بە ئەنجام گەیانی؟ وەڵا نشتەرگەریان بۆ کردم ئیتر عیلاجیان یامێکی میایی وەرگرت تیشکم وەرگرت لەخوا بەزیابێ هەموویم تێپەڕان.